ئەندامێکی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق دەڵێت بۆردومانەکەی ئەمریکا بۆ سەر حەشتی شەعبی لە بەغداد هەڵگری سێ پەیامی مەترسیدارە. ئەمڕۆ پێنجشەممە 4 کانونی یەکەمی 2024 وعدقەدۆ ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق گوتی بۆردومانی بنکەیەکی حەشتی شەعبی لە بەغدادی پایتەخت لەلایەن ئەمریکیەکان پێش شێلکاریکی ڕاستەوخۆیە و هەڵگری سێ پەیامی مەترسیدارە. قەدۆ لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ بەغداد لیۆن گوتی بۆردومانکردنی بارگایەزەکانمان لە ناوڕاستی بەغداد لەلایەن ئەمریکای داگیرکەرەوە پێش شێلکاریەکی سەروەری وڵاتەکەمانە. ئەم بامانجگرتنانە دەرخەریەوەیە کە ئێمە مامەڵە لەگەڵ دەوڵەتێکی درڕندەدا دەکەین کە هیچی کەمتر لە قەوارەی زایۆنیزم. ناوبراو دەڵێت ئەم هێرشەڵگری سێ پەیامی مەترسیدارە کە بریتین لە بامانجگرتنی بانقەت هێزەکانی حەشتی شەعبی ڕاستەوخۆ بە بڕیاری واشنتۆنەوە. هەروە تێکدانی یاسای شینەخۆی عێراق لە بەرژەوەندی و خزمەتی قەوارەی زایانی. ئەمەش تەنیا بەهۆی هەڵوێستە گرنگەکانی بەغداد لەسەر پرسی فەڵەستین. هۆکارێکی دیکە کە ئەندام پەرلەمانە باسی دەکات بریتیە لە پرسیکردنەوەی ئەمریکا و هاوپەیمانێتیەکانی لەسەر خاکی عێراق. دەشڵێت لەمە دووە ئەمە دەبێت بارکێکی نیشتیمانی و دەرکردنی داگیرکەران ئەرکی لە پێشینەوان دەبێت. ئەوەندامەی لیژنەی ئاسایش و بەرگری ئاماژەی بۆشداوە دوایەوەی ئەمڕۆ ڕوویدا دەبێت هێزە نیشتیمانیەکان و حکوومەت پێکەوە کۆتایی بە داگیرکاری ئەمریکا بنن. ئەگەر وانەکەین ئەمە بەرامبەر هەموو هێز و مەزهەب و گەلی عێراق بەردەوام دەبێت. ئەمانەش لە کاتێکدایە ئەمڕۆ پێنجشەممە بارگایەکی پێداویستی لۆجستی لیوای 12 نوجەبای سەر بە هێزەکانی حەشتی شەعبی لە نزیک کۆلێژی پۆلیس لە ڕۆژهەڵاتی بەغدای پایتەخت لەلایەن فرۆکێکی بێفرۆکەوان کرایە ئاماج. لە هێرشەکەدا هەر یەکە لامر لیوە و بەرپرسی ئۆپەراسیۆنی لیواکە کوژران و 6 کەسی دیکەش بریندار بوون. لە نێو بریندارەکانیش بەرپرسی هەواڵگری حەشتی شەعبی ئەو لیوایە برینەکەی سەختە.